دڵنیان پێویستت بەم زیرەکی دەستکردانە بێت بۆ کاری نووسین ChatGPT بەکاربێنە، بۆ کاری دروستکردنی ڤیدۆ VO3 بەکاربێنە، بۆ کاری دروستکردنی وێنە فریپیک بەکاربێنە، بۆ کاری سلایت و پاوەرپۆینت گامە بەکاربێنە، بۆ کاری دەنگ 11 لابس بەکاربێنە، بۆ کاری میوزیک و دروستکردنی گۆرانی سونۆ AI بەکاربێنە، بۆ دروستکردنی لۆگۆ ڕیکرافت بەکاربێنە، بۆ کاری ئینفۆگرافیک ناپکین بەکاربێنە، بۆ ئیدتکردنی ڤیدۆ و مۆنتاژکردن و دەستکاریکردن و ئەو بابەتانی کە تایبەتە بە ئیشی ڤیدۆ ئەتوانن کانڤا بەکاربێنن. بەم زوانە کۆرسێکی تایبەتم بە زیرەکی دەستکرد بە شێوەی ئۆنلاین دەست پێەکە بۆ بەشداریکردن یان هەر زانیاریەکی تر سەبارەت بۆ بابەتە نامە بنێرن بۆ پیج.